لە پاش ناوبڕەکەەوە جارێک سڵاوتان لێبێت ئێمە لەسەر قەڵا بێنازەکەی چەمچەماڵ بووین ئێستا ئەچینە شوێنێکەوە کە چاخانەیە کە گەنجەکان لێرە کۆ بنەوە ڕەنگە ئەمە ئەو شوێنە بێ کە تایە با بڵین بەحەسێنەوە ئاسانێک چایە بخۆنەوە لەگەڵانە ئەبین لیان ئەپرسین خزمەتگوزاری لەناو چەمچەماڵە ئایا بەرەو پێشەوە چووە یاخودنا لەگەڵمان نابن وڵا زۆربەی جار لە شوێنە گشتەکانە زۆربەی جار لە ئێنە گەشت و گوزارە زۆری بۆ کراوە ئینە هیوادارین باخ و پیپیویست کراوە باڵێ بەرە وەڵانشتی ماوە وەک جادوبانی و قرتاوی نەخرتاوی کێویە بە جوانترین شێوە چەمچەماڵ مێژۆکەیە گەڕێتەوە بۆ زۆر کۆن پێشساگە بۆ نمونە خاوەن قەڵای سپی حەسارین شارستانەتی چەرمومانەیە خزمەتگوزاریەیە بەڵام بە ڕێژێکی زۆر کەمەیە ئەم شارە ڕۆژ لە دوای ڕۆژ لە بەرفراوبوونەوە و لە زۆربوونایە خزمەتگوزاریەکان زۆر کەمن بۆ نمونەت لە دوای تەواوبوونی کار و پشی ڕۆژانەی خەڵک ڕۆکاتە چایخانەکان بۆ بەسەربردنی کات خزمەتگوزاریەکان زۆر کەمن تاکە دوکان لەم شارەیە تاکە جێگا ئێمە لەم شارەیە ئەم کونجی میحنەتە بچکۆلەیە بەڕاستی کونجی میحنەتە لای ئەبوو شەهاب ئێمە ئەمەنێ پشووی یادین بەڕاستی لەم 2 مەتر بە مەترەیە شوێنێکمانی بۆ چۆ بچم ئەم شوێنە ناخۆشەیە ئەلم شوێن دانیشتمانش ئەم شوێنە خۆشێنە ئەم لە جار و تۆز و خۆڵایە مامۆستایشی بەڕێزم چاپێکم لەگەڵا کردوتی ئەمە شوێنە خۆشەکەمە سەرتاشخانەیەک بوو وتی سەرتاشخانەی ئەبوو شەهاب بەڵێ ئەمە شوێنە قۆماش خۆشەکەمان ناو ئەم دار و داربرین و چایخانە و دانیشتن و سیاحی هەموو شوێنەکەمان ئەمەنە شوێنەتانێ ئەمجا گەردەلولی هەیە تۆزینە و نەجارانە خەریکا باتە ئاسمانە ئێستا وێزگەی کارەبا هەیە لە چەمچەماڵ 750 میگاوات کارەبا دەدات بەڵام بەپێی ئەو توێژینە زانستیانە بەداخەوە ئەو وێزگە کارەبا زیانی دەبێت بەڵام جگەلەوەی بەرهەمێکی باشی کارەبا دەبێت تەعویزی ئەو خەڵکە بکاتەوە کە زەوی تیاچۆیان ئەو گەنجانی گرم شارەیە بێکار دەسوونە لەو وێزگە کارەبا لەو کۆمپانیانە کار بکەن کێشێکی تری ئەم شارە ئەوەیە بەداخەوە هەتاکو ئێستاگە کێشەی یاسای هەیە نەبوونی یاسا ئەوە نییە یاسا سەروەر نییە هەر بەداخەوە گەنجیم شارە زیاتر لە سلکەکانی هێزەکانی ئەسکەریە کار دەکەن ئەوە تا دەمێنی سزنێکی گەورە 2500 زیندانیان هێناوە تێرە لە خواروی عێراقەوە تا دەربەنەکە کۆمەڵی معسکەرە ئەوە تا مەنیلە کۆمەڵی معسکەرە ئەمە هەموو گەنجیم شارە بێکار دەچێت دەبێتە سەرباز و لەبێ بێکاریەوە چەک دەکەوێتە دەستی کە کێشێکی کۆمەڵاتی توش دەبێت کوشتن بە دوای خۆیان دەهێنێ زۆر ڕاستە بۆ نمونە ئێستا خۆمان ئێمە کۆمەڵە نەجارین لەم سنوورەیە ئەوەی کە جاران مەسەلەن ساڵە پێش ئێستا ئەهات لێرە ئیشکات وەکو شاگردیان وەکو ئەوەی کە خۆی فێرکات فێری سەنعاتەکە بێت بە ماوەیەکی کەم دوای ئەوە وەڵاڵێ ناوم هاتەوە بوومە پێشمەرگە ناوم هاتەوە بوومە پۆلیس لەو کاتەیە ئێمە هیچمان پێ ناکرێت جیرام ئەوە لەلایەنی حکوومەتی عێراقیەوە بۆ جیرام چەندە جار گولاربیجیم ناردووە فیشەگەم ناردووە سنووقم ناردووە سنووخە فیشەکە هەموو شتەکان لە داستانەکانی سنووری سەنگاوە لە مەنتیقەکانی قادرکەرم ئەوانە بەشداریم کردووە گڵابم پێ بۆ گڵابەکەم نیوەی لایەکی سوتاوە هین خۆم بۆ شانازیم کردەوە وتمە من کورد پەروەرم بەڵام ئیستاکیە من نازانم بۆ نایکەن ئەچم بەلای پارتیە پارتی بۆم ناکە ئەچم بەلای یەکێتی بۆم ناکە بەڵام من هیچ حزبێک ئیستا تەواو دەستم لە هەمووی شۆردووە یعنی ناومێدم لیان بەڕاستەکەی ناومێدم تەحەدا یەک مەسئولێک شەکەم بڵێن ئەم کوڕە نقطەیەکی غەڵەتی لەسەرە ملم لە پەت باریکترە بەرامبەریان جاشاتیم کردووە بە ئەمری ئەوان کردومە بەڵام خۆزگا بە خۆزگایەتی خوا ئەو شتانی کە زوو کردم نەمکردایە ئیستا ئەبینم ئەوانەی کە جاشم هەر شتێکیان کردبێت باڵا دەستن لە هەموو حیزبەکانە دەسەڕۆن من وەکو زیندانی سیاسی هیچم بۆ نەکراوە نەک من سەدانی وەکو من هەیە ماڵوێرانە ماڵکاولکەرە دوای ئەوەش من لە عەفوەن لە سیوێکی ئابیشە ماڵم بۆیان بەجێشتەوە ڕۆشتمە بۆ پێنجوێن شایەتیشمەیە کە لەگەڵیان نابوومە کە هاتوومەتەوە سێرەکەم حتەنانەت لە دوکانەکەم و ماڵەکەم وایری کارەباکەشمیان هەڵکەنەوە بردویانە هیچ حسابێکیان بۆیە منە کردووە ئێستا سفریش بەدەستەوە ئیستاکێشیش لە دوای ئەوە شۆکە ئەو نەدەوڵەمەنیش بوومە ئیستاکێ بوومە بە کابراایەک چاخانەیەکم کردووە خۆ جەنابیشان هاتنە چاخانەکە لێوێ دانیشتن
بایەکێک لە مەسئولەکان ڕۆژە لە ڕۆژان نەک بچن فیسەفاڵێک بکەن بۆ یەکێک یان بچن ماتەمینێک و چلێک بۆ یەکێکدا بنەن بڵێن ئەمە من لە دوای مردن ماڵ و عایلە بۆ چیمە وەرە هەزارها کەسە پێڵم تێگەشی ساحیبی شەیدە حسابیان بۆی نەکردو بۆ نمونە من ئافرەتێکە ناسم لە چەمچەماڵ سێ برای پێشمەرگەی دێرینە ئیساکێش گۆڕی دوانیان هەر نازانێت لەکوێیە یەک شەیدانێکی بۆ حساب کراوە بەڵێ ئەمە هیچ شارەوانی بوو تێشان نا ئێستا بۆ بێوێرانە ویسیان چی لەم گەراجەکە مەسن ئاوا بەجیانێشتووە ئەمە هین کابرا بەدەست کابراە بوو ئیتر ماگانە بۆ خۆی ساڵانە کری خۆی ئێیا و خزمەتێکی باشیە کرد بەڵام خزمەتەکەی ئەویش لە ئاسی ئەو پێویستانە بوو ئەمە ساحە زۆرە کە زەویشی زۆرە چیلی ئەکرێت پرۆژیان چی بۆم شوێن وڵی ئەگەر پرۆژە ئەگەر بەدەست ئەگەر کەسێکی شارەزا هەبێ کەسێکی سەرمایهدار هەبێ بتوانێت ئەتوانێت بیکاتە پرۆژەیەکی خێرخوازی مەسەلەن بیکاتە باخچەیەکیش بەسەوە گەڕەکوشتی بیکاتە باخچەیەکی گەورە یاخۆ بیکە بە قوتابخانەیە یاخۆ بیکە بە پەیمانگایە یاخۆ بیکە بە شتێکە کۆمەڵی خەڵک ئیسفادی لێ بکات کێشێکی ترێم شارەوەیە لە ڕووی ئەدەبی و بەداخەوە تاکو ئێستا پێویستێکی ئەوتۆنیە بۆی کە هونەرمەندان شوێنی خوانە بێ کار و چالەتیانی خوانی تێدا بن ئەوش دەگەڕێتەوە بۆ ئەو بەڕێوەبەرایەتی کە هەیە لە شارەکەیە کە خزمەتیان کڕۆ بەڵام هونەرمەندان وەرزشەوانان لە هەموو بوارەکانی ترا فەرامۆشکراون لەم شارە و ئاوڕی جیدەیان لێ نەدراوەتەوە بە تەکید خوێندنەوە کاڵەوە بووە شانۆ نەماوە وەرزش زۆر دواکەوتووە یعنی هەموو ڕۆژنبیرەکان لەم شارەیە خنکاوە دەست نەراوەتە بینە خاقی شارەکەمان کەسێک نییە بێتە دەنگ کەسێک نییە لەگەڵمانە بدوێ کەسێک نییە بە تەنگمانەوە بێ زۆر سێرە هەموو شارەکان لە هەموو حیزبەکان ئەندامی مەکتەبی سیاسیانەیە ئەندامی سەرکردایەتیانەیە خەڵکی مەسئولیانەیە مەحافزیانەیە قایم بەس ئەم شارە ئێمە ئیلا وەکو مختبەرێکی لاتەوە خەڵک دێن لە دەرەوە خۆی پێ قەڵەوەکە خۆی پێ دەوڵەمە نەبێ و شارەکەی هیمالەکە وەڕۆ لێرە ئەمڕۆ چەمچماڵ بەجێڵین بەڵام بەڵێ نەبێت کە جارێک ترە گەڕێنەوە ئێمە بەرەو خۆر ئاوابوون ڕۆین و بەنیازی دیدار کاتێکی شار دەکتێبینەوە خواتان لەگەڵ